سڵاوتان لێبێ خوێندکارانی ئازیز. پۆلی هەشت ئێستا لە بەندی چوارەمای باسی سەردەمی دەوڵەتی ئومەویەکەین، بارودۆخی گشتی دەوڵەت باسەکەین، سەرەتا پێویستە ئێمە بزانین بنەماڵەی ئومەوی سەرچ بە چ هۆزێک بوون، دەوڵەتەکەیان بۆچی ناونراوە ئومەوی، و باپیرە گەورەیان کێ بووە، و ئایا بنەماڵەی ئومەوی خاوەن پلەپایەکی بەرز بووە. لە باسکردنی بابەتەکە ئەم وەڵامانەمان دەست ئەکەوێت. بنەماڵەی ئومەویەکان سەر بە هۆزی قوڕەیشن. دەوڵەتەکەیان بە ناوی ئومەیە کوڕی عەبدوشەمس کوڕی عەبدولمەنافی باپیرە گەورەیانە. خۆی و مامی هاشم کوڕی عەبدولمەناف ڕکابەریان لەسەر سەروەری دەکردو. ئومەویەکان خاوەن پایە و پلەی بەرز بوون و سەر و ماڵێکی زۆریان هەبووە. اینجا بزانین هەڵوێستی ئومەویەکان بەرامبەر ئیسلام چۆن بووە. ئومەویەکان هەر لە زووە چاویان لە خەلافەت بووە، واتە چاویان لەو دەسەڵاتە بووە، بەڵام لە سەردەمی ئەبوبەکر عومەر بۆیان نەڕەخسا. پاش کوشتنی ئیمامی عومەر و ڕاستپاردنی 6 کەس بۆ دەستنیشانکردنی یەکێک لە نێوانیان ئومێدیان پەیدا کرد. پاڵپشتی ئیمام عوسمان بوون بە ئاشکرا و بە نهێنی، واتە پشگیریان لە ئیمام عوسمان کردووە بە شێوەیەکی ئاشکرا و بە شێوەیەکی نهێنی. کە عوسمان دەرچوو کەوتنە کارکردن بۆ دامەزراندنی خلافەتێکی ئومەوی، واتە دەوڵەتێکی ئومەوی. اینجا معاویە بەخۆی کەوت بۆ خۆ ئامادەکردن و پشتبەستن بە خەڵکی شام. ئومەویەکان دوو لقن، لقی بەنو ئومەویە و لقی ئەبیل عاز، زۆربەی خەلیفەکانیان لە لقی دووەمن. بزانین بەناوبانگترین خەلیفەکانی ئومەوی کێن. لە سەرەتای دامەزراندنی دەوڵەتی ئومەوی لە ساڵی 41 کۆچی تاوەکو ڕووخانی لە ساڵی 132 کۆچی 14 خەلیفە فەرمانڕەواییان کردووە. بەناوبانگەکانیان معاویەی کوڕی ئەبوو سوفیانە لە 41 تا 60 کۆچی دەسەڵاتی هەبووە. معاویە لە مەکە لەدایک بووە. پاش گرتنی شاری مەکە لە ساڵی 7 کۆچی خەلیفە معاویەی کوڕی ئەبوو سوفیان بووە بە موسڵمان. تەمەنی 23 ساڵ بوو. پێغەمبەر حەزی دەکرد ئەو کەسانی کە درەنگ بوون بە ئیسلام لە خۆی نزیکیان بکاتەوە، واتە کە ئەمیش تەمەنی 23 ساڵ بووە، یەکێک بووە لەو کەسانی کە درەنگ بووە بە موسڵمان. بۆ ئەوەی زیاتر ئیسلام لە دڵیان بچەسبێ بۆیە کردی بە نووسەری وەحی سروشت، گێڕەوەی فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ. واتە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ خەلیفە معاویە کوڕی ئەبوو سوفیانی کردووە بە نووسەری وەحی و سروشت و گێڕانەوەی فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ. داهێنانەکانی معاویە هەندێک شتی داهێناوە کە پێش ئەم نەبووە. یەکێک لەوانە مەقسوورەی ژوورۆچکەی نوێژی بۆ خۆی داناوە لە ترسی کوشتن لە نوێژکردن، واتە شوێنێکی بچکۆلەی داناوە بۆ نوێژکردنی خۆی. دووەم، پۆستەی ڕێخستووە و هیستری کلک بڕاوەی بۆ داناوە. سێەم، دیوانی مۆرکردنی داناوە، دیوانەکەی ناوناوە دیوانە خاتم. چوارەم، پەردەداری لە نێوان خۆی و خەڵک داناوە. پێنجەم، خەلافەتی کردە پشتاوپشت، واتە دەسەڵاتەکانی کردە پشتاوپشت لە باو باپیرانەوە بۆ نەوەکانیان. وەبزانین سنووری ئومەوی گەشتۆتە کوێ، تا چەندێک دەسەڵاتەکەیان فراوان بووە. فراوانبوونی دەوڵەتی ئومەوی سەردەمی معاویە بە فراوانبوونی دەوڵەتی ئومەوی دادەنرێت، واتە لە سەردەمی خەلیفە معاویەی کوڕی ئەبوو سوفیان بە سەردەمی فراوانبوونی دەوڵەتی ئومەوی دادەنرێت. لەم سەردەمە توانیان بگەنە دوورترین خاڵ لەکوێ؟ لە ڕۆژهەڵات،
گەیشتنە وڵاتی سند و بوخارە. هەر جێگایەکی دەستی بە سەرداگیرابێت توانیوێتی تا ڕادەیەکی باش ئەمن و ئاسایشی تێدا بەرقرار بکات. هێرشەکانی بە هاوینە و زستانە بەردەوام بوون. لە وشکانی و ئاودا گرنگترین هەوڵەکانی بۆ گرتنی قوستەنتینیە بووە کە گەمارۆی داوە بەڵام پێی نەگیراوە. لە دوای معاویەی کوڕی ئەبوو سوفیان خەلیفەیەکی تر دەسەڵات ئەگرێتە دەست. ئەویش یەزیدی کوڕی معاویەیە لە 60 کۆچی بۆ 63 کۆچی. پاش مردنی معاویە یەزیدی کوڕی هاتە جێگەی کە پێشتر باسمان کرد بە شێوەیەکی پشتاوپشت حکم ئەگرنە دەست. 4 ساڵ کوڕەکەی حکمڕانی دەکات. چەند کارێکی دڵتەزێن ڕوویداوە کە بووەتە هۆی ناڕەزایی مسلمانان و تێکچوون و پارچە پارچەبوونی مسلمانەکان. خەلیفەکان دوای یەزیدیش نەیانتوانی چارەسەری بارودۆخە بکات تا هاتنی خەلیفە عەبدولمەلیک کە توانی هێز و سەروەری بۆ ئومەویەکان بگەڕێنێتەوە. ئەو ڕووداوانی کە ڕوویان نیاوە بریتین لەوەی خاڵی یەکەم شەهیدکردنی حوسێنی کوڕی ئیمامی عەلی بووە لە دەی موحەڕەم ساڵی 61 کۆچی. ئەم ڕووداوە لەکەیەکی ڕەشە لە مێژووی ئومەیەکان. خاڵی دووەم ڕووداوی حەڕەیە لە ساڵی 63 کۆچی ئومەویەکان پەلاماری مەدینە و دواتر مەککەیان داوە، زیانیان بە کەعبە گەیاند و ئازاری خەڵکی مەککەیان داوە. دوای یەزید عەبدولمەلیک کوڕی مەڕوان لە 65 کۆچی بۆ 86 کۆچی دەسەڵات دەگرێتە دەست. لە ساڵی 26 کۆچی عەبدولمەلیک لەدایک بووە. هەر لە گەنجیەوە بایەخی داوە بە خوێندن و فێربوون. لە مەدینە بە پیاوێکی دیندار و تێگەیشت و ناسراوە لە دوای باوکی بووە بە خەلیفە. لە سەرەتای هاتنی وڵاتی موسڵمانان بەش بوو شڵاژاو بووە. بەهێز و دەسەڵاتی سەربازی و دوای ڕوودانی چەندین شەڕ لە دژی عەبدوڵڵای کوڕی زوبێر توانی بەسەری دازاڵ بێت. دەسەڵات بکێشێتەوە بۆ سەرهەد و بۆ سەرهەموو دەوڵەتی ئیسلام. لەم شەڕشدا دووبارە هەردوو شاری پیرۆزی مەککە و مەدینە بەرپەلاماری ئومەویەکان کەوتن.